لا سلێمانیش لە یەکەم یاری هەفتەی یەکەمی خولی نایابی کوردستانیانی سیروانی نوێ لە یاریگای خۆی نەیتوانی بردنەوە بەدەست بێنێت و بە 2 گۆڵ لەگەڵ چەمچەماڵی تازە بەشدار بوو لە خولی نایابی کوردستان بەرامبەر بوو. کێبڕکێکانی وەرزی نوێی خولی نایابی کوردستان دەستی پێکرد و لە یەکێک لە یاریەکانی ئەم هەفتەیەشدا یانەی سیروانی نوێ لە یاریگای خۆی ڕووبەڕووی چەمچەماڵ بوویەوە. لە یاریگای زانکۆی سلێمانی یانەی سیروانی نوێ لە یەکەم تاقیکردنەوەی خولەکەدا میوانداری چەمچەماڵی کرد و یاریەکەش بە 2 گۆڵ بۆ هەردوو لە کۆتایی هات. عومەر محەممەد یاریزانی چەمچەماڵ خێراترین گۆڵی ئەم هەفتەیە تۆمار کرد کاتێک بەهۆی هەڵەی یاریزانێکی سیروانی نوێەوە لە خولەکی یەک یانەکەی کردە خاوەنی گۆڵی یەکەم. لە درێژەی هێرشەکانی یانەی میوان لە خولەکی 28 جارێکی تر عومەر محەممەد گۆڵی دووەمی خۆی و چەمچەماڵی تۆمار کرد. دوای ئەو 2 گۆڵە یاریزانانی سیروانی نوێ گەڕانەوە کەشی یاریەکە و لە ئاکامی هێرشە یەک لە دوای یەکەکانیدا 2 گۆڵیان لە خولەکەکانی 36 و 39 لە ڕێگەی شادما سەباح و سۆران عەبدوڵڵاوە تۆمار کرد و ئەنجامەکان لە گێمی یەکەم یەکسان کردەوە. بەهۆی ئامادەبوونی هاندەر لە یاریەکەدا دەستپێکردنی گێمی دووەم یاریەکە بۆ ماوەی 10 خولەک دواکەوت. لەگەڵ دەستپێکردنی گێمی دووەمدا یاریەکە زیاتر بەهێزی بەخۆیەوە بینی، بەڵام دوای کرانە دەرەوەی یاریزانێکی سیروانی نوێ بە کارتی سوور لەلایەن ناوبژیوانەوە بە تەواوی یانەی میوان دەستی بەسەر یاریەکەدا گرتە بوو. سیروانی نوێش تەنها چەند هێرشێکی ئەنجامدا، بەڵام هەردوویانە نەیانتوانی گۆڵی تر تۆمار بکەن. لەگەڵ نزیکبوونەوەی کۆتایی یاریەکەش بەهۆی نەژماردنی لێدانێکی سزا لەلایەن یاریدەدەری ناوبژیوانانەوە وەک ڕاهێنەر و یاریزانانی چەمچەماڵ ئاماژەی پێدەدەن کە لێدانی سزا بووە. ناڕەزایی زۆری یانەی چەمچەماڵی بە دوای خۆی داهێنا. لە کۆتاییدا دوای 5 خولەت کاتی زیادکراوی یاریەکە بە 2 گۆڵ بۆ هەردوو لە کۆتایی هات. نەخێرێ ماگەر دقت بی هەر لە بیدایەتەوە هەردەقەی وازان 50 سانیەکان بوو یاریزانێکمان هەڵەیەکی کرد گۆڵێکمان لێکرا تۆزێ شیرازەی یاریەکە تێکچوو یاریزانەکان شیرازیان تێکچوو دوای ئەوەش یەکسەری گۆڵی دۆمان لێکرا بەس توانیمان بگەڕینەوە یاریەکە 2 گۆڵی بەرامبەر بکەینەوە. بەس بەداخەوە یاریزانەمان کە هەڵەی کرد خۆتان نەزانانی ئێمە تقریباً 50 دقە 5 دقەی شەوتی ئەخیری شەوتی یەکەم و 45 دقەی شەوتی دووەم ئێمە بە دە یاریزانەوە یاریمان کردووە. وەکو ئاز بڵێ ئێمە چاوەڕی ئەنجامی باشترمانە کرد، بەس بیریش نەچێ ئەمە یەکەم یاری عادەتەن یەکەم یاری خۆل تۆزی ئاوا بێ یاریزانەکانمان چۆنەڵی هەڵەی جاریوا بۆ هەڵی زەخیانە کرد ئەوە ئیشی ئێمەیە بتوانین چارەسەریکەین. ئێمە لە 100% پێگاتەکەمان ئەو یاریزان تاک دیفاعچە بەکەمان کە لە خولی عێراق خۆتانزان کە تووشی پێکان بوو ئەمڕۆ زۆر پێمانەوە دیار بوو. هیوادارین بتوانین ئەم فەتەی کە لەبەر دەستمانە ئەگەر ئەو کەم و کوڕی هەمان بێ لە بازە شوێنەکە بتوانین چارەسەریکەین. بەڵێ بێگومان ئێمە لە سەرتاوە زۆر بەباشی لە جێوی یاریەکە یابوون یاریزانەکان ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد. وەکو خۆتان بینتان ئێمە لە سەرەتای یاریەکە گۆڵێکمان تۆمار کرد، دواتر گۆڵی دووەمان تۆمار کرد. دوای شپرزەیە بە یاریزانانەوە دیار بوو، هەندێک کەم و کوڕی دروست بوو. یاری سیروان توانی لە ڕێگەی 2 هەڵەی یاریزانانەوە 2 گۆڵ تۆمار کرد و یارەکە یەکسان کردن لە تایمی یەکەمە. تایمی دووەمیش تا حدێک چارێکی یەکەم وەکو یەک بووین، بەڵام خۆتان بینتان 20 دقەی کۆتایی ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد و هەرچەنە ڕاستە ینی سیروان بە یاریزانێکی کەمەوە یاری کرد، بەڵام ئێمە هەلی زۆر باشمان لە دەستیاوە. دواتر ڕەنگە زوومی کامێراکانی لەسەر بێت حاڵتێکی پەنارتی 100% کە یاریدەدەری ناوپشیوان دەست بەرزەکاتەوە ئەڵێ پەنارتی ناوبژیوان حاڵتەکە ڕەتەکاتەوە. بە هەر حاڵ من دەستخۆشیم هەیە بۆیان لە شیوای لەشتاقییان بۆ خوازم. یاریەکانی ئەم وەرزەی خولی نایابی تۆپی پێیانەکانی کوردستان بە بەشداری 16 یانەکەدا بەش کراون بەسەر 2 کۆمەڵە ئەنجام دەدرێت و 3یانش لە هەردوو لاسەر دەکەوێت بۆ قۆناغی کۆتایی خولی ئەم ساڵ. هەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.